ئەنجومەنی شارەوانەکان لەسەر بڕیاری ئەنجومەنی وەزیران دروست دەکرێنەوە. لە فەرمانێکدا کە وەزارەتی شارەوانی ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی کردووە، داوا دەکات بە پێی یاسای ئەنجومەنی شارەوانەکان کە لە پەرلەمانی کوردستان هەیە پەلە بکرێت لە کاراکردنەوەی ئەنجومەنی شارەوانەکان. ڕاوێژکارێکی وەزارەتی شارەوانیش دەڵێت ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە ئەنجومەنەکە دروست بکرێتەوە و ئەنجومەنی پارێزگاکانیش فەرمانەکە جێبەجێ دەکەن. بە پێی پەیڕەوێک دەبی بە پێشنیاری وەزارەتی شارەوانی لە ئەنجومەنی وەزیران پەسەند دەکرێت. ئەو پەیڕەوە بە ژمارە 2 ساڵی 2019 لە ئەنجومەنی وەزیران دەرچوو لە ڕۆژنامەی وەقاعی کوردستانیش بڵاو کرایتەوە. بە پێی ئەو مادانەی کە لە پەیڕەوەکە هاتیە، ئەنجومەنی شارەوانیەکان لەسەر پێشنیاری وەزارەت ئەنجومەنی پارێزگاکان پێچی دەهێنن. ڕێژەی ئەندامانی ئەنجومەنی شارەوانیەکان بە پێی پەیڕەوەکە 175 بۆ سەرۆکی فەرمانگە حکومیەکانە و 125 بۆ ڕێکخراوە ناحکومیەکان و سەندیکا پیشەیەکانە. بەپێی بڕیارەکە لە 175 ئەندامانی ئەنجومەنەکە پێکدێک لە سەرۆکی یەکەی داریەکانی شار و قەزاکان و لە 125شی پێکدێک لە ڕێکخراوە ناحکومیەکان و سەندیکا پیشەیەکان. سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی دەڵێت بڕیارێکی گرنگە بۆ نزیککردنەوەی ڕێکخراوەکان لە دەسەڵاتی جێبەجێکردنەوە. وەختێکی زۆر باشدا هاتیەوە بریارە، چونکە ئەوە مایەکی درێژە هەڵبژارتن نەهاتیانکردنی ئەنجومەنی شارەوانی. حتما بریارەکە جێ خوددایە و ڕێکخراوەکانی کومەلگەی مەدەنیژی ڕۆلێکی باش خو دەبینن لەو کومەلگادا. بەرهەندی جاوەشی دەورێکی دەدەینە ڕێکخراوە کومەلگەی مەدەنی دەورێ خۆ باشتر ببینن و دەبیتە تقریبا شتێکی ڕاستەقینە بە شەراکەت ناوبەینە ڕێکخراوەکانی کومەلگەی مەدەنی و سەندیکا و حکوومەت بشین بژین دەسەڵاتێت گشتی لە هەرێما کوردستانê. بەس ئەف بریارە حتما بێوی دیراسەکە باشترە. بڕیارە لەم مانگەدا سەرجەم ڕێکارەکانی دروستکردنی ئەنجومەنی شارەوانەکان تەواو بکرێت. بە پێی بڕیارەکەی وەزارەتی شارەوانی ئەندامانی ئەنجومەنەکە بە پێی پلەبەندی بەڕێوەبەرایەتیەکانی شارەوانی دیاری دەکرێن. پارێزگای هەولێر بە پێی فراوانی جوگرافیای شارەوانیەکانی 7 ئەندامی لە ئەنجومەنەکە دەبێت و هەریەکە لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و دهۆک 13 ئەندامیان دەبێت و هەروەها هەریەکە لە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان لەگەڵ قەزای چەمچەماڵ 13 ئەندامیان دەبێت لە بەرفراوانی جوگرافیای شارەوانیەکانیان. قەزاکانی دیکە 11 ئەندامیان دەبێت و شارەدەیەکان 9 ئەندام و گوندەکانیش لە 5 ئەندام تا 7 ئەندامیان دەبێت. ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر.